و پرتشت که مازن و که ماسه که شهرمزار رو رشیج بو بارزانی و که افروکه دیگه ترک سر آخا بارزانی با بلا برای و یه کردن رخی و با بلا دور و با دیگه چه ترک دور رخی تو بانا از تا شهرمزارت کم تا رو رشد کم تا حالتت کم والله ديتا بن بيكان ديسا كرديتا دايرخن والله هاش هبه والله ديتا بن بيكان والله ديسا دايكت كردستان ديتا دايرخن مسعود بارزاني از گرت ما خو هشیار بکه در کی داره شاشکا تیاسو کی داره شرم نگی رادیو دنگی گل دنگی توی هاواتیا کارتتان باش بیسەرانی هێژە ئەمڕۆ سێشەممە 23 تەموزی 2024 بە یارمەتی هاوکارانم لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل گەشتی هەواڵەکانتان پێشکەش دەکەین. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هەپەگە یادی سۆرۆ خزگنووسی بەرزڕاگرت. هەپەگە ناسنامەی گەریلایەکی ئاشکرا کرد کە لە ساڵی 2022 لە شاخی گارە شەهید بووە وتی لەو بارەیەوە لەو باوەڕەدا بوو سەرکەوتن لە کوردستاندا بە هێڵی گیانبازیەوە بە ئەنجام دەکات و هەموو کاتێکیش بە گیانبازیەوە تێکۆشا. هەپەگە تیش دەخاتە سەر ئەوەی هاوڕێمان سۆرۆ خزگنووس یاد دەکەینەوە کە لە 23 تەموزی 2023 لە گارە شەهید بووە. ڕۆڵەی فیداکاری گەلی ئامەد هاوڕێ خزگنووس لە قۆناغی خۆبەڕێوەبەریدا بە بڕیاردەریەکەی مەزنەوە بەشداری ناو ڕێزەکانی تێکۆشان بوو لە دژی سوپای داگیرکەری تورک لە تێکۆشانێکی بەردەوامدا بوو. هاوڕێمان لە هەرێمەکانی پاراستنی مدیا چەندین ڕۆڵی شۆڕژگێڕایەتی بەجێگەیاند و بە بەشداربوونە مۆڕاڵیەکانیەوە بوو بە نمونەی جەنگاوەری ئاپۆی. ئازادی گەلەکەمانی لە سەروی هەموو شتێکەوە دادەنا و لەم ڕێگەیەدا بە گیانبازیەوە شەڕی دەکرد. بە هاوڕێیەتی بەهێزی و هەڵویستی پێداگرانەیەوە هەمیشە ورە و موراڵی دەبەخشیەوە بە هاوڕێیانی دەوروبەری لەو باوەڕەدا بوو سەرکەوتن لە کوردستاندا بە هێڵی گیانبازیەوە بە ئەنجام دەگات و هەموو کاتێکیش بە گیانبازیەوە تێدەکۆشا. هاوڕێمان سۆرۆ کە لە سەر ئەم بنەمایە تێکۆشانی بەڕێوە دەبرد بەم ئاواتەوە شەهید بوو. بەڵێن دەدەین میراتی هاوڕێمان بە سەرکەوتن بە زیندوی ڕابگرین بێگۆمان ڕێپێوانی ڕێبەرێتی ئازاد کوردستانی ئازادمان دەگەێنینە ئەنجام. سەرخۆشی لە بنەماڵەی هێژای شەهید و سەرجەمگەلی کوردستانی وڵات پارێزمان دەکەین. زانیاریکان دەربارەی ناسنامەی هاوڕێمان سروو خزگنووس بەم شێوەیە. ئازاد یاندی ناسنا و سروو خزگنووس لە ئامەد لەدایک بووە و لە 23 تەموزی 2022 لە گردی گارە شەهید بووە. چالاکیەکانی پارت و ڕێکخراوەکان لە ئێزمیر دژی دەست بە سەرداگرتنی ئیرادەی گەل بەردەوامە. بەڕێوبەری پارتی کرێکارانی تورکیا لە ئێزمیر سەنا یاز باگلی گوتی ئەو دەسەڵاتی ڕێز لە سندوق و ئیرادەی دەنگدەران ناگرێت شەرعەتی نەماوە نابێت کەسانێک لە شوێنی کەسانی هەڵبژێردرا و دابنرێن. ئەندامی دەستپێشخەری تێکۆشانی سوسیالیستی ئاماژی بەوە کرد لەوان هەوڵی دانانی قەیوم بە بەرخودان شکستی پێهێنرا. ئێستا بەرخودانە لە پێناو جوولەمێرگ لە باکووری کوردستان و تورکیا بەردەوامە. هەروەها لە شاری ئیستانبولیش چالاکی هێزەکانی ڕەنج و ئاشتی و دیموکراسی 14 ڕۆژە بەردەوامە. هاوسەرۆکی دەم پارتی ئیستانبول ڕایگەیاند تا نەمانی زیهنیەتی قەیوم بەرخۆدان دەکەن و جەختی کردەوە ئێمە لە ساڵی 2024 داین دەبینین هێشتا مافی هەڵبژاردن و دەنگدانی کورد نییە. ئەمە شەرمێکی مەزنە. فاشیزمی ئاکەپ و مەهەپە ئەم فاشیزمیان هێناوەتە وڵاتەوە دەبێ بچنە زبڵدانی مێژووەوە. ئێوارەی دووشەمە بڕیار بوو بەرەی یەکڕێزی دژی داگیرکاری گربوونەوەیەکی ناڕزایەتی دژی لەشکرکێشی و داگیریەکانی دەوڵەتی تورک بۆ سەر هەرێمی کوردستان لە شاری سلێمانی ئەنجام بدات.
بەڵام هێز ئەمنیەکان ڕێگەیان بە گربوونەوەکە نەدا و هاوکات دوو لە چالاکوانەکانیش بریندار کرا کە بەشدار بوون لە گربوونەوەکە و دەستیشیان بەسەر کەلوپەلی ڕۆژنامەنووسی ئاژانسی ڕۆژنیوز داگرت. پاشان چالاکوانان بۆ خوێندنەوەی بەیاننامەی ناڕزایەتیەکە چوونە بەردەرکی سەرای شاری سلێمانی، بەڵام دیسان هێز ئەمنیەکان گەیشتنە شوێنەکە و بە زۆر کۆتاییان بە بەشداربووانی گردبوونەوەکە هێنا و ڕێگە نەدرا تەواوی بەیاننامەکە بخوێندرێتەوە. جێگەی ئاماژەیە هێز ئەمنیەکان هێرشیان کرد سەر بەشداربووانی گردبوونەوەکە و دوو کەسیان بە لێدان لە دەمولود بریندار کرد. بەڵام بەداخەوە دەستگاکانی ئاسایش بە شێوەیەکی زۆر ناخێری وەکۆی بۆ جەبهەی شەڕی ئەم وڵات و وڵات بچن هەموو چواردەوری باقی گشتیان تەنیوەتەوە. ئەمە لە کاتێکایە کە ئەمڕۆ ئێمە ئاگادارمان پێمان وتووە کە ئێمە ئەمڕۆ ئەم گیربوونەوەی ئەکەین بە مەبەستی ئەنجامدانی کۆنگرێکی ڕۆژنامەگەری وەلێرا ئەوەی کە بۆ ئێمە زۆر گرنگە ئەوەیە کە دەستگاکانی ئاسایش تەنانەت بۆ ئەو یاسا و ڕێسانەی خۆشیان وەفایان نییە. بۆ ئێمە مەبەستمانە ئەمڕۆ هەموو ئەو ئازادی خوازانەی کە ئێستا و داهاتوو گوێیان لە پەیامەی ئێمە ئەبێ بەدەنگ ئەم قەزەیە بن، چونکە مەسەلەی داگیرکاری تووشیە مەسەلەی چارەنووسی ژیانی هەموو هاوڵاتیەکە، مەسەلەیەکە کە حکومەتێکی فاسیست ئەمڕۆ خەریکە پەردەیەکی تازە هەڵەیاتەوە لە سەرکوت و لە کوشتار و لە ڕاونان و لە تێپەڕینی مەقطعی ڕابردوو. مەکۆی هەولێری بزوتنەوەی گۆڕان لە ڕاگەیاندراوێکدا بڵاوی کردەوە هێزەکانی یاسایشی هەولێر سەریاس عەونی هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕانیان لە هەولێر بە شێوەیەکی دڕندانە و ناشرین ڕفاندووە و ئازاریان داوە. لەسەر داکۆکیکردن لە مافی خەڵک ئاماژەی بەوەش کردووە سەلامەتی ناوبراو لە ئەستۆی هێزە ئەمنیەکانە و پێویستە بە زووترین کات ئازاد بکرێت. دلی سەربازی بوون سعات حوتی ئێوارە بوو هەوبووم لێرە لەگە برادەرە دانیشتو بووین ئیتر گەڕامەوە بۆ ماڵی خۆم گەڕامەوە بۆ مالی خۆم ئاسایشەکە نێزیشی مالی خۆمە برادێکم لێ مەطعمێک لێ وەستام مەرحەبایکم گوتی فەرمووتم کاکە دەڕۆم ئیتر ئاسایش ڕێک دەرگەی ساری کردو گوتی وەرە ئاتا ئاسایشیشمان پێێتە پیش گوتم کاکە دەمناسن گوتی ئادەناسی وەرات بۆ ئاسایش گوتم کاکە من بۆچی بێم بۆ ئاسایش مادام دەشم ناسی من بە ئەمری ڕسمی دێم بە ڕسمیات پێم بڵێن وەرە با بێم بە فەرمی ئیتر مبەلیغتان هەیە وبام بەلیغەکە بێ هاواری کرد وتی کاکەوە نایە گوتی نایە سێ ئاسایش بۆم هاتن سێ ئاسایش بۆم هاتن بەڵام بەجلی ئاسایشم بەڵام کە مامە لە دەمیان بوو کراویش لە سەریان بوو ئەوە لۆ نایە وتم کاکە نای بزن چ ئەمریکتانەیە من بە خزمەتتان دەکەم وڵا دەرگەی ساریان کردەوە منیان بەینا خوارە لە پێش ساوی ئەو هەموو خەڵکە کامێرەی مزگەوتی لێ کامێرەی مەطعمەکانی لێ بە لێدان و بە کوتان و منیان بە پەلی چێشکردن منیان هەتەناو ئاسایشی برد هۆکارەکەش بۆ دەگەڕێتەوە چونکە پردێکە زۆر دەمێکە پردەکە شکاوە وێرانە و خراپە خەڵکەکە زۆر نیگەرانە بۆ پردا منیش ئەو ڕۆبیانی هەوبوو لەگە برادەران و قسەم کردوتم کاکەم لە حیسابی خۆم چاکی ئەەکەمەوە ئەگەر کەس نەبی چکەوە دووجا سێجا ئەم پێما بڵێن چاکی گوتم کاکە دەبێ ئەمری محکەمەتان بێ گوتی ئێمە ئاسایشن بەبێ ئەمری حاکم بێت بڵین وەرە دەبی بێی ئیتر کاتمان نییە شۆبی ڕۆژ بیدرەنگ پێما بڵێ وەرە دەبی بێیت گوتم وڵا کاکەم بێ تەبلیغ نایم نەهاتووم ئیتر سوکایەتێکی زۆر قسەکی زۆر بەڵێ بێگومان هوکارەکە ئەوەیە ئەگەر ناوکارەکە چییە ئەوانە دەیانوێت خەڵکی گەڕەکە وەکو کۆیلا وەکو عەبد بەکاریان بێنن دەبێت لە لەژێر دەسەڵاتی ئەوان بن ئێمەش کاکە چەند کەسێکی لەژێر دەسەڵاتی ئەوان نین ئیتر بەو شێوە وەڵا پشتم بە قۆنداغە لەیاندام سرم بە بۆ کس و کەل لە و ئەوە دەبانچە لەیانام بەڵام وەکو ئیطلاق نارینە ئەوها بەلێدان بە ئاسنەکە لەیانداوم ڕاستی دو سعاتی یەکەم سعات و نیوێکی یەکەم هەر جونێودان و چ قسەی ناخۆش چ وشەیەکی بە کوردی سوکایەتی بوو بە منیان کرد چ قسەی ناخۆش بوو بە منیشیان کردیە و لێدانیشەوە هەر بەهۆی بێهەڵویستی دەوڵەتی عێراق و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان هاوکاری و چاوساغی پەدەکە دەوڵەتی داگیرکەری تورک بەردەوامە لە هێرش و داگیرکاریەکانی بۆ سەر باشووری کوردستان ڕۆژنامە نووسێکیش دەڵێت داگیرکاریەکانی دەوڵەتی تورک پرۆسەیەکی سەربازی نییە بەڵکو و درێژخایەنە بە مەبەستی داگیرکاری کەلتوری و ئابووری و هەروەها خاکی کوردستان هاتووە دەوڵەتی داگیرکەری تورک بە سەدان ئۆتۆمۆبیلی سەربازیەوە گەیشتووەتە قوڵایی خاکی باشووری کوردستان و بەڕێنوێنی و چاوساغی پەدەکە ئەمە بووەتە هۆی مەترسی لەسەر هەرێم و ناوچەکە لەو بارەیەوە داهین هاشم ڕۆژنامە نووسی و بەڕێوەبەری کەناڵی KNN لە شاری سلێمانی لەبارەی هێرش و لەشکرکێشیەکانی دەوڵەتی داگیرکەری تورک دەڵێت
بێگومان ئەم لەشکرکێشیانە جاری یەکەم نین کە ڕوودەن لە هەرێمی کوردستان و لەشکرکێشیەکانی تورک نەک بۆ سەرخاچی هەرێمی کوردستان بەڵکو بۆ ڕۆژاوای کوردستانیش درێژەیان هەیە و ئەگەر بۆی بکرێ بێگومان لە پارچەکانی تری کوردستانیشدا بە درێژایی مێژوو دەوڵەتی تورک هەولی لە ناوبردننی گەلی کورد و داگیرکاری خاچی کوردستانی داوە بەڵام ئەوەی جێگەی سەرنجە ئەم جارەیان بە لەشکری گەورەتر و بە ئامانجی گەورەتر هاتوۆتە خاچی هەرێمی کوردستانەوە سەرنجە دەین یعنی هەم دەوڵەتی عێراق هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەم هێزە سیاسیەکانی ناو هەرێمی کوردستانیش تا ئاست بێدەنگی بێدەنگن کە بەداخەوە یعنی جێگەی نیگەرانی خەڵکی کوردستانە ئەم داگیرکاری ئەم جارەیان لە دانیشتنەکانی داهاتوویدا ئەنجومەنی نوێنەرانی عێراق گەماڕۆی سەر فرۆکەخانەی سلێمانی و لەشکرکێشیە وڵاتە بۆ سەر هەرێمی کوردستان تاوتوێ دەکات. فاتن قەرەغۆڵی ئەندامی لێژنەی گواستنەوە و گەیاندن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاندووە لە ماوەی پێشوودا سەردانەی فرۆکەخانەی سلێمانیمان کردووە و لەبارەی گەماڕۆی سەر ئەو فرۆکەخانەیە لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق کۆبوونەتەوە. ئەو ئەندامەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق گەماڕۆی سەر فرۆکەخانەی سلێمانی لەلایەن تورکیاوە بە پێشلکاری بۆ سەر سەروەری عێراق ناو دەبات و دەڵێت محەممەد شیع سوودانی سەرۆکوێزیرانی عێراق داوای کردووە بە شێوازی دیپلۆماسی پرسەکە چارەسەر بکرێت. لەلایەکی دیکەوە محەممەد شەمەری ئەندامی لێژنەی ئاسایش و بەرگری ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە ڕۆژنامەکەی ڕاگەاندووە لە دانیشتنەکانی ئایندەدا ئەنجومەنی نوێنەران گفتوگۆی جدی لەبارەی لەشکرکێشی تورکیاوە دەکات بۆ سەر ناوچە جیاوازەکانی پارێزگای دوهۆک. ڕاشیگەیان بۆ ئەوە تەنیا بە دانیشتنەکەەوە ناوەستن بەڵکو لێژنەی ئاسایش و بەرگری ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەم وەرزەی یاساداناندا هەڵویستێکی ڕوون لەم بارەوە وەردەگرن. قوڵام محەممەد ئیسحاق ڕێخەری نەتەوە یەکگرتووەکان و ڕێخەری کاروبارە مرۆڤیەکان لە عێراق لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا لەبارەی کەم ئاوی لە عێراق هۆشداریدا. غوڵام محەممەد ڕایگەیان عێراق لە ساڵی داهاتوودا تەنیا دەتوانێت 10% ڕێژەی ئاوی پێویست دابین کات. عێراق یەکێکە لەو وڵاتانی کەوتووەتە ژێر کاریگەریەکانی نەرێنی وشکە ساڵی و کەم ئاویەوە بۆیە نەتەوە یەکگرتووەکان لەم بارەیەوە هاوکاری عێراق دەکات. هەروەها ئاماژی بەوە کردو پێویستە حکوومەتی عێراق بە وریاییەوە مامەڵە لەگەڵ ئەو پرسە بکات و بتوانێت ڕێگە چارەی گونجاو لە بەرچاو بگرێت بۆ چارەسەری ئەو قەیرانانە. هۆشداری بەرپرسەکەی نەتەوە یەکگرتووەکان لە کاتێکدایە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا محەممەد شیع سوودانی سەرۆکوێزیرانی عێراق ڕایگەیاند بەهۆی کەم ئاویەوە ئێمە لەژێر هەڕەشەیەکی گەورەداین. پشکی عێراق لە ئاو کەم کراوەتەوە و ئێمە لە کێشەداین لەگەڵ ئێران و هەروەها تورکیا لەسەر ئەم پرسە. بۆیە داوایان لێ دەکەین پشکی عێراق ڕێچاو بکەن و لە ڕێگەی سنوورەوە بڕی ئاوی پێویست بۆ عێراق بەربردرێتەوە بۆ ئەوەی گەشەپێدان و سەقامگیری لە وڵاتەکەمان بەردەوام بێت. وەزیری وزە و سامانەکان زاکانی ئوردون ئاشکرای کرد عێراق نەوتی کەرکووک بە $16 کەمتر لە نرخی نەوتی برنت بە وڵاتەکان دەفرۆشێت و لە سەدی پێداویستیەکانی ئوردون پڕ دەکاتەوە. ساڵە خراپشە وەزیری وزە و سامانەکان زاکانی ئوردون ڕایگەیان عێراق ڕازی بووە بە درێژکردنەوەی یادداشتنامەی لێکگەیشتن بۆ پرۆسسکردنی نەوتی خاو کە لە نێوان هەردوو وڵات ئیمزاکراوە و تاکو 26 حوزەیرانی 2025 بەردەوامە. خراپشە گوتی بە گوێرەی درێژکردنەوەی یادداشتنامەکە ئوردون دەبێت لە هەر ڕۆژێک 50,000 بەرمیل نەوت زیاتر هاوردە بکات. هەروەها نرخەکەشی $16 کەمتر دەبێت لە نرخی برنت. ئەو ڕێژەیەش لە سەدی پێداویستەکانی ئوردون پڕ دەکاتەوە. ئوردون نەوتی عێراق لە کەرکووکەوە هاوردە دەکات کە لە ڕووی کوالەتی و نرخەوە کەمترە لە نرخی نەوتی باشووری عێراق. هەروەها لە ڕووی کوالەتی کەمترە لە نەوتی خاوی برنت. هاوکات ئوردون تێچووی گواستنەوەی نەوت لەسەر حسابی خۆی دەدات لە ڕێگەی تانکرەکانەوە. ئەمەش وا دەکات نرخەکەی $16 کەمتر بێت لە برنت. ڕێکخراوی گشتی نەتەوە یەکگرتووەکان هۆشداریدا لەوەی عێراق خەریکە بۆ ناوەندێکی ناوچەی بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان دەگۆڕێت. دەڵێن لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا لە عێراق بازرگانیکردن و بەکارهێنانی مادەی هۆشبەر بەرز بووەتەوە. لەم دوایانەدا حکوومەتەکانی وڵاتانی ناوچەکە هەوڵەکانیان چڕتر کردوێتەوە بۆ بەرەنگاربوونەوەی
قاچاقچیەتی مادە هۆشبەرەکان. دوێنێش عێراق میوانداری کۆنفرانسێکی کرد کە تێیدا وەزیر و بەرپرسانی وڵاتانی هەرێم و هەروەها وڵاتانی عەرەبی بەشداریان کرد بە ئامانجی پتەوکردنی هاریکاری هاوبەش لە بواری کۆنتڕۆڵکردنی مادە هۆشبەرەکان. لە میانی کۆنفرانسەکەدا محەممەد شیع سوودانی ڕایگەیان عێراق کراوەیە بۆ هەموو هاوکاریەک یان هەوڵێک لەگەڵ برا و دۆستان بۆ ڕوبەروبوونەوەی بازرگانان و بەکارهێنانی مادەی هۆشبەر. لە ڕاگەاندراوی کۆتاییدا بەشداربوونی کۆنفرانسەکە پێشنیاریان کرد میکانیزمەکانی کارکردنی پێکەوەی بەهێزتر بکرێت و بنەمای یەکگرتن لە کاری ئەمنیدا پەسەند بکرێت بە مەبەستی نەهێشتنی ڕێگاکانی قاچاقچیەتی مادە هۆشبەرەکان. بیسەرانی ئازیز پێرێ ساڵیادی کۆڕەوی خەڵکی مەریوان بوو لەبەر بابەتی گرنگی دیکەی ڕۆژ نەمانتوانی بەم ڕووداوە گرنگە بدەین. دەتوانین بڵێن 21 تەمووز ڕۆژی کۆچی مێژووی مەریوان و ڕۆژی دانانی یەکەم بەردی بناخەی خەباتی مەدەنی لە ڕۆژهەڵاتی کوردستانە. لەم ڕۆژەدا فواد مستەفا سوڵتانی ڕێبەری شۆڕژگێڕی چەساوەکانی کوردستان بۆ دەربڕینی ناڕزایەتی بە ملۆڕیەکانی کۆماری ئیسلامی بانگەوازی چۆڵکردنی شارێکیدا. بەو بانگەوازە شارێک بۆ ماوەی نزیک بە 2 هەفتە چۆڵ کراو ئاکامی ئەم کردەوە جەماوەریە بەدیهێنان و پشتیوانی و خۆپیشاندانی خەڵکی کوردستان لە سنەوە بۆ مەریوان و ناچارکردنی هێزە سەرکوتکەرەکانی ڕژیم بۆ چۆڵکردنی مەریوان بوو. ناوی کاکواد و کۆچی مێژووی مەریوان و خەباتی مەدەنی لە کوردستان سێ کوچکەیەکی لێک هەڵپێکراون کە بۆ هەمیشە بە گرێدراوی پێکەوە مێننەوە و هەر ئەو یەکەم هەنگاوە گەورەیە بوو کە گەلی کوردی وەک داهێنەری خەباتی مەدەنی ناساند و مەریوانی کردە پایتەختی خەباتی مەدەنی. کاکوادیش بوو بەڕابەری ئەفسانەی گەلی ستەم لێکراو. حاولوا بس ما نكراهم ما نكرهوا حقي من ذلك وكنهاية أساسا حقي يساوي الجيش عملة بارد مسوسة جميعي وعملة بارد رحمة يشوني ولا سلمة لي حقي من ذلك حاولوا بس ما نكراهم ما نكرهوا حقي من ذلك وكنهاية أساسا حقي يساوي الجيش عملة بارد. حەسەن ئەمینی برای محەممەد ئەمینی یەکێک لە گیانبەخت کردوانی ناڕزایەتی سەرتاسەریەکانی ساڵی 1401 بۆ جێبەجێکردنی سزای زیندانەکەی دەست بەسەر کراو بۆ زیندانێکی سنە گواسترایەوە. ناوبراو لەلایەن لقی سەویەکی دادگای دووی بووکان بە تۆمەتی تێکدانی یاسای گشتی بە 6 مانگ و 15 ڕۆژ زیندان و 40 لێدانی شەلاق محکوم کرابوو. جێ ئاماژەیە محەممەد ئەمینی یەکێک لە گیانبەخت کردوانی ناڕزایەتیەکانی ئێران لە بەڕێوەچوونی گردبوونەوەی ناڕزایەتی ژمارەیەک لە بنەماڵەکانی شۆڕش لەسەر گۆڕی دانیال پابەندی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کرابوو. دواتر بە دانانی بارمتە لە زیندانی بۆکان ئازاد کرابوو، بەڵام لە درێژەی ناڕزایەتیەکان لە شاری سنە بە تەقی ڕاستەوخۆی هێزە ئەمنیەکان کرایە ئامانج و گیانی لەدەستا. حیدەر مجەڕەد فەرماندە لە هێزی دەریایی سوپای پاسداران ڕایگەیاندووە هێزەکانیان لە سنووری پارێزگای بوشەر لە ئاوەکانی کەنداودا دەستیان بەسەر کەشتێکی نەوتدا هەڵگرتووە کە ئاڵای وڵاتی تۆگۆی لەسەر بووە. بە گوتەی ئەو بەرپرسەی سوپای پاسداران کەشتیە نەوت هەڵگرەکە بڕی 1,500,000 لیتر سوتەمەنی تێدا بووە کە بەنایاسایی کەناراوەکانی ئێرانی بەکارهێناوە. ئاماژەی بەوە کردو کەشتێکە بە بڕیاری دادگا دەستی بەسەرداگیراوە و هەر 12 کەشتیوانی سەرکەشتێکەش دەستگیر کراون. ئێران بارە سوتەمەنەکەی گواستوتەوە بۆ بەندەری کۆمپانیای نەوتی بوشەر تاکو بەتاڵ بکرێت. هاوکات کۆمپانیای ئەمنی ئیمبری بریتانی بڵاوی کردوێتەوە کەشتیە نەوتاڵگرەکە ئیماراتی و 12 کەشتیوانەکەی خەڵکی هندستان و سریلانکان. هەروەها ئەو کەشتیە لە کەناراوەکانی عێراق بارەکەی بار کردووە و بەرەو شارجەی ئیمارات ڕۆیشتووە، بەڵام هێزەکانی سوپای پاسداران لە 9 کیلومتری باشووری ڕۆژاوای بەندەری بوشەر دەستیان بەسەر کەشتێکەدا گرتووە. کامیلا هەریس توانیوەتی پشتگیری بەشی پێویست لە نوێنەری دیموکراتەکان لە ویلایەتە یەکگرتوەکان بەدەست بهێنێت بۆ ئەوەی وەکو بەربژێری سەرەکی لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا دیاری بکرێت، دوای ئەوەی جۆ بایدن سەرۆکی ئەمریکا وەکو پاڵێڕاوی دیموکراتەکان بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی وڵاتەکەی کشایەوە پاڵپشتی کامیلا هەریسی جێگیری کردو وەکو بەربژێری حیزبەکەی. ناوبراویش دەست بەجێ بانگەشەکانی دەست پێ کرد و بەڵێنیدا لە پێناو بەربژێربوونیدا شەڕ بکات. لەلایەکی دیکەوە کۆمەڵەی لێژنەکانی حیزبی دیموکراتەکان
لە ویلایەتەکانی ئەمریکا لە ڕاگەیاندراوێکە ئاشکرایان کردووە زۆرینەی سەرکردەکانی حیزبەکان پاڵپشتی هەریز دەکەن وەکو بەربژێری سەرەکی بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی وڵاتەکان. بڕیارە ڕۆژی 5 تەشرینی 2024 هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا بەڕێوە بچێت. تێدا دوو کەسایەتی سەرەکی ڕکابەری دەکەن بۆ بەدەستێنانی پۆستی سەرۆکی ئەو وڵاتە و چوونە کۆشکی سپی. ئەوانیش پاڵێوراوی حیزبی کۆماریەکانن کە دۆناڵد ترامپە و پاڵێوراوی حیزبی دیموکراتیکەکانن کە بە ئەگەرێکی زۆرەوە کامیلا هاریسە. هەواڵەکانمان پێشکەشکردن. هەر شاد بن.